ساڵتان لێبێت و لە شار پرێسەوە ئەم کاتتان باش. ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی سەخت و ئاڵۆزدا تێپەڕ دەبێت و هاوکات بارودۆخی ئابووری زیاتر خراپ دەبێت. موچەخۆرانی هەرێمی کوردستان مانگ لە دوای مانگ زیاتر دوا دەکەوێت. ئێستا گومانێکی گەورە لەسەر دابەشکردنی موچەی مانگی دووش دروست بووە لە کاتێکدا هێشتا بە تەواوەتی موچەی مانگی ڕابردووی موچەخۆرانی هەرێم دابەش نەکراوە. حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان هۆکاری خراپی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان بۆ نەناردنی 200 ملیارەکەی بەغدا دەگێڕنەوە. ئەمە لە کاتێکدایەکە ئەمڕۆ دوو ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ڕایان گەیاند کە داهاتی هەرێمی کوردستان مانگانە زیاترە لە 1 تریلیۆن دینار بێجگە لە ناردنی 200 ملیارەکەی بەغدا. ئەم بارودۆخە ئابووری کە ئێستا هەرێمی کوردستانی گرتووەتەوە، موچەخۆرانی هەرێمی کوردستان و هاوکات بە گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەباتە چ دۆخێکەوە. ئایندەی دۆخی دارایی هەرێمی کوردستان بەرەو کوێ هەنگاو دەنێت. گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر ڕەعەت ڕەفعەت دەکەم، مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. سڵاوت لەبێت دکتۆر، ئەم کاتت باش. بەگشتی دەمێت بزانم هەرێمی کوردستان بۆچی ئێستا گەیشتووەتە ئەو بارودۆخە خراپە دارایی کە ئێستا تێدایەتی. سڵاوی خۆی گەورە لە ئێوە لە گشت بینەرانی شار پرێزبی. ڕاستی دۆخی هەرێمی کوردستان هەروەکو چاودێران و خەڵکی ئاسایش تێدا دەژی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەڕوە. هۆکارەکان زۆر بە تایبەتی هۆکاری نەبوونی شەفافیەت، نەبوونی متابعە و چاودێری لایەن پەرلەمانەوە. تەنانەت ئەگەر ئێمە بزانین نزیکەی و بۆ 8 ساڵ زیاترەکەوە پەرلەمانی هەرێمی کوردستان بودجەی حکوومەتی پەسەند نەکردووە و تەنانەت ئاگای لە گرێبەستی کۆمپانیەکانی نەوت و گازیش نییە. بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ سیر دەکەین سەرۆکاتی پەرلەمان وەکووا بێکەوە هەوڵدا پینە بۆ ئەو ناشەفافیەتەی حکوومەت بکات. خۆی لە خۆیدا پەرلەمان سێ ئەرچی سەرەکی هەیە. یەکەمیان بریتێ لە تەشریعکەوە، تەشریعدانانێک بۆ خەڵک سودمەندبی لەو یاسایانێکەوە دەردەچێت لە پەرلەمان. دواتر چاودێریکردنی موسساتی تەنفیزیە. دواتر یەک لە خاڵە هەر سەرنجەکانی بریتێ لە پەسەندکردنی بودجە. بەداخەوە وەکو باسمان کرد چەندین ساڵە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەردەوام بێت بتوانی بەردەوامی بەخشی بە خۆی و بە گەندەڵیەکان و بە نەبوونی شەفافیت ئەوەیەکەوە لە بنەڕەتدا بودجە دانانە. بودجەکە نانێت بۆ حکوومەتی بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان، لەوێشدا بە هیچ شوەیەک ناخشەی ناکرێت و تەنها یان یەک لە سوودەکانی ئەوەیەکەوە کاتێک حکوومەت بودجە نانێرێ بۆ ئەوەیەکەوە یەکەم داهاتەکانی بڕی داهاتی دیار نەبێت، دوو بڕی خەرجەکانیشی دیار نەبی، سێ چاودێریکردن لەسەر ئەو داهات و خەرجیانە دیار نەبی. بۆ یەک لە وای یاکەوە ئێستا پەرلەمان دەتوانین بڵین بە ئەرکە سەرچەکانی خۆی هەڵناستێت، بۆتە ئەرۆک خەڵکی زۆر باسی دەکەوە پەرلەمان بۆتە شایەدی زۆر و بۆتە شایەدێکەوە بۆ حکوومەت دەیدات و هەرچی کەم و کورتی حکوومەتەیە بۆی پینە دەکات. تەنانەت خەڵک ئێستا دەڵێ کۆی موسسەی پەرلەمان لە زیادەچێ لەبەرەوەی نەیتوانێت بە ئەرکە سەرچکان هەستێ. بەڕاستی ئەو قسەیە زۆر دەقیق و ڕاستە، لەبەرەوەی پەرلەمان هەر سێ ئەرکە سەرنجەکانی بەتایبەتی دووەم و سێمیانی بە هیچ شێوەیەک ئەنجام نەداوە. بۆیە ئێستا سیر دەکەین ئەو موسسە بەرەو لاوازی و بەرەو تەنانەت متمانە و سومعەشی لەناو خەڵکی نەبووە. زۆر باشە. کاک دکتۆر، ماوەی نزیکەی 8 ساڵە هەرێمی کوردستان بەگشتی بە دۆخێکی ئابووری سەخت و خراپدا تێدەپەڕێت. پێتان وایە بۆچی لە ماوەی 8 ساڵدا نەتوانراوە خەمێک لەو گرفت و کێشانە بخورێت کە بوونەتە هۆکاری خراپی دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان؟ هەڵبەت ئەمە جیاواز لە دابەزینی نرخی نەوت و مەسەلەی کۆرۆنا و داخستنی سنوورەکان، بێگومان کۆمەڵێک کێشە و هۆکاری دیکەی ناوخۆیی هەن. بۆچی حکوومەتی هەرێم نەیتوانی و ئەم گرفتە ناوخۆیانە چارەسەر بکات؟ خۆی بەداخەوە دوو جۆرە دەوڵەت هەیە. دەوڵەتێک هەیەکەوە لە خودی خۆیدا قەیران لە قەیران دەدەژی، لەبەرەوەی داهات و سەرمایە سروشتی نییە. هەروەها چواردەوەرەکەی یان دەتوانین دەوڵەتانی سنووری بە شێوازێک لە شێوازەکان هاوکاری نابن و تەنانەت ژاتیشی دەکەن. بۆیە ئەو دەوڵەتمانە لە خودی خۆیدا دەتوانین بڵین
دەوڵەتی شکست خواردوونە لەبەرەوەی ناتوانن پێداویستەکانی خەڵکی خۆیان دابین بکەن بەڵام دەوڵەتێکدا هەیەکەوە ئەو دەوڵەتانە یان ئەو هەرێمانە نەکەوە لە خودی خۆیدا دەتوانین بڵێن دۆڵەمەندن بە سامانی سروشتی بەداهات بەڵام بە هۆکاری هەرە سەرشی ئەوەیەکەوە گەندەڵی و ناشەفافیەت و بەردەوامی دزینی سەرۆت و سامان و قوتی خەڵکی ڕۆژ بە ڕۆژ ئەو وڵاتیان ئەو هەرێمانە بەرەو خراپ نچێت ئێمە هەرێمی کوردستان بەداخەوە لە جۆری دووەمین کەوا لە خودی خۆیدا سامانی سروشتیمان هەیە نەوتمان هەیە گازمان هەیە خۆڵمان هەیە کوشتکاڵمان هەیە ئاومان هەیە لە هەموو ڕۆکانەوە تەنان ئێمە یەک لە سەرمایە هەرە گەورەکانی ئەوەیەکەوە گەنجێکی زۆرمان هەیە خوێندەوار تەنان دەرچووی زانکۆکانی هەرێمی کوردستان و دەروی هەرێمی کوردستانیشن بەڵام ئەو سەرچاو مرۆڤی نتوانرەوە سوودی لێ بژیرێت بۆیە لە جیاتی ئەوە بکرێتەکەوە بکرێتە هێزی خاڵێکی بەهێز بۆ بنیادناری دەوڵەت و حکومەڕانشی ڕەشید و ڕاستڕەوان ئێستا بە پێچەوانەوە حکوومەتی هەرێم وەکو بارپرسی سەیری ئەو دەست و ئەو سەرچاو مرۆڤیە گەنجانە دەکات بەداخەوە هەروەکو باسمان کرد ینی لە جیاتی ئەوەیەکەوە ئەو خاڵە ئیجابیات و ئەو دەستکەوتە گەورانە و ئەو خاڵانێکەوە بۆتە مایەی سەرمایە بۆ هەرێمی کوردستان بوتە مایەی قەیران و مەینەتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان تەنان ئێستا خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی بازارش نەفرەت لە نەوت دەکەن نەفرەت لە دۆزینەوەی نەوت دەکەن نەفرەت لەوە دەکەن کەوا هەرێمی کوردستان نەوت و گازی هەیە لەبەرەوەی دەتوانین بڵین خەڵک وەکو خودی خۆی تێدا سودمەند نەبووە تەنان لە زستانان ئەو بەرمیلە نەوتێکەوە لە جیهاندا پێشتر بە 25 دلار 30 دلار دەفرۆشە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان 100 دلار زیاتر دەکەوت بۆیە بەداخەوە لەو چەند ساڵی پێشوو کە ئەو کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بە ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستان کرا ئەو کات من بە باشی لە بیرمە زۆرینەی بەرپرسانی هەرێم دەیانوت نەوت دەکەینە چرای خۆشگوزەرانی بە دەربڕینی خۆیان پێتان وایە نەوت بۆچی نەیتوانی ببێتە ئەو چرایی کە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان دەیانویست بیکەنە هۆکاری خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی هەرێم خۆی لە بنەڕەتدا بەڕاستی مەبەستی دەسەڵاتدارانی هەرێم بۆ ئەوە نەبووکەوە ئەو نەوتە دەربهێنن بۆ خوشگوزەرانی خەڵکی بەڵکو مەبەستیان ئەوکەوە ئەو نەوتە دەربهێن لە ژێرزەوی بینە سەر زەوی بۆ ئەوی خۆیان سودمەند بن بنەماڵە سیاسەکانیان سودمەند بن حزبەکانیان سەرکردەکانیان هەروەها دەتوانین بڵین دار و دەستەکەی خۆیان سودمەند بن هەر بۆیەش یانی سیر دەکەین ئێستا کەس سوودی لەو نەوتەوە نەگرتیە کەس لە سوود لە غازەکەش وەرناگرێ ئەگەر لە داهاتوودا دەربهێنرێن بفرۆشرێت بۆیە خەڵکی هەرێمی کوردستان بە هیچ شوێک بە خۆشگوزەران وایە لە سەرەتادا خەڵک باوەڕی کردکەوە ئەو بەرپرسەکانی هەرێم کاتێک دەڵێن دەیکەینە مایە خۆشگوزەرانی و خۆشحاڵی خەڵک خۆشحاڵی خۆی دەربڕی بەڵام دواتر خەڵک بۆی ڕوونبووەکەوە ئەوە بۆ خەڵک نییە بەڵکو بۆ خۆیانە هەوڵ دەدەنکەوە خۆیان پێدەوڵەمەندکەن هەوڵ دەنکەوە دەتوانین بڵێن ژمارە حسابی بانکانیان زیاتر پێ زیاترکەن و هەروەها پارەکانیان زیاتر پێزەبەلاحترکەن و تەنانەت ئەو پارانێکەوە بەرپرسانە بەدەستیشان کەوتووە لە دزینی ئەو نەوت و گاز و خێر و بێرەی هەرێمی کوردستان تەنانەت نیان هێناوە لە هەرێمی کوردستانش ئیسtismار و وەبەرهێنانی تێدا بکەن بەڵکو پارەکانی هەموو بۆ دەرەوە ناردووە بەداخەوە یانی ئەگەر ئەو حکوومەت و ئەو حکمڕانیە ئەو دەسەڵاتداری هەرێم ئەگەر دزیەکەشی دەکرد وا چاوکەوە ئەو پارێکەوە بەدەستی کەوتووە لە هەرێمی کوردستان بەکاری بهێنی کارگە پێ دروستکە کۆمپانیاوە خزمەتگوزاری پێ دروستکەکەەوە زۆرترین خەڵکو و زۆرترین بێکار و گەنجی بێکار سودمەند بێ لێ هەروەها بێتە مایە خۆشحاڵی بۆ خەڵکو و خۆشگوزەرانی بژێوی بەرز بێتەوە بەڵام بەداخەوە ئەوانە وایان کرد دەتوانین بڵین چۆن دوژمنان کاتێک دەچن بەسەر وڵاتشتدا دەن سیاسەتی زەوی سوتێنرا و بەکاردێنن بە هەمان شێواز ئەو دەسەڵاتدارانی هەرێم سیاسەتی ئەڕدی مەحموقیان بەکارینە بەرامبەر هەرێمی کوردستان ئێستاش ئەگەر بڕۆن هەرێمی کوردستان دەبی بۆ چەندین ساڵی تر بەدایا ساڵی تر بەس زەری بۆ بازی ئەو گەندەڵی و خراپ بەکارهێنان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زۆر باشە کاک دکتۆر ڕات نزیکەی هەموو جارێک بەرپرسانی هەرێم باز لەوە دەکەن کە ئەو بارودۆخە خراپە ئابووری کە یەخی هەرێمی کوردستانی گرتووە هۆکارە سەرەکیەکەی بەغدا و بەرپرسانی حکوومەتی عێراق کە
وەک ئەمان ئاماژەی پێ دەکەن بەشە بودجەی هەرێمی کوردستانی بڕیوە و 200 ملیارەکەش لە ئێستادا ڕاگیراوە. پێتان وایە جیاواز لەمە لە ناوخۆی هەرێمی کوردستان هیچ دەرچەیەکەیە بۆ چارەسەرکردنی دۆخی ئابووری هەرێم یاخود تەنیا چارەسەرەکە لە بەغدایە؟ خۆی بەڕاستی ئەو قسەیە زۆر دەخبینێن لەیان دەسەڵاتدارانی هەنێوکەوە هۆکاری سەرەکی دەگەڕێنەوە سەر بەغدا و دەسەڵاتدارانی عێراقی، بەڵکو بە پێچەوانەوە زۆر دەسەڵ ینی خەتایە گەورەکە لەسەر دەسەڵاتدارانی هەرێمە بە تایبەتی پێش دەرهێنانی نەود لە هەرێمی کوردستان. عێراق بودجەی دەنارد بۆ خەڵکی هەرێمی کوردستان لەو کاتداکەوە عێراق کێشەی تێکەوت کاتێک ئەوانە نەوتیان بە تاغیانە دەرهێنا و ڕۆژ بە ڕۆژ لە زیاتی ئەوەی هەروە خەڵک بەخۆی دەڵێ لە زیاتی ئەمە فرۆشین و پارەمان بۆ بێ کەسی ئێستا وای لەتوە وامان لاتوکاوە بڵێن ئایا من نەوت دەکڕین یان بۆچی قەرزات بوو. ئێستا سزای ئەوەی کەوا بودجەی لە عێراق بوو دەهاتون نەوتی خۆی فرۆشتووە باز و دەرامەتش زۆری کۆ کردەوە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوژە دەڵێ من تەنانەت موچەی فەرمانبەرانیشی نەداوە ئێستا دەڵێ من هێشتا قەرزانم. خۆی بەڕاستی ئەو نوع مامەڵەیە تەنها لە حکوومەتە کلیپتۆکراسەکان واتە ئەو حکوومەتانێکەوە لە بنەڕەتدا حکوومەت و دەوڵەتداری ناکەن بەڵکو کۆمەڵەت زەردە و دزێکن بەرگ و لیباسی حکومڕان و دەوڵەت مەدار لە خۆیان لەبەریان کرۆ بە پێیان دەوترێت کلیپتۆکراس. ئەوانە لە بنەڕەتدا چەتە و دزن هاتوونە لەسەر ماڵی خەڵکی سامانی گشتی خەڵکی دەتوانین بڵێن لی دەخۆن لەگەڵ ئەوەشدا بە هیچ شێوەیەک هاوکاری خەڵک نابن. بەڵام چارەسەرەکە لا حاڵی حازردا کەوا دەتوانین بڵێن لەبەرەوەی ئێستا هەرێمی کوردستان هەموو دەرگاکانی لەسەر خۆی داخستووە لە ڕووی علاقاتی دیپلۆماسی و هەرێمی و نێودەوڵەتی و سیاسەتی نێودەوڵەتی داخراوە یان هۆکاری داخستنی دەرگا دیپلۆماتیەکان خۆی بێگومان پێش ریفراندۆم سەیر دەکەین زۆربەی سەرۆکی وڵاتان داهاتنە هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ تەنانەت لەگەڵ وەزیرەکانیش مامەڵەیان دەکرد. بەڵام دوای ئەو دەتوانین بڵێن ئەو هەڵە استراتیژیەکەوە ریفراندۆم ئەنجامدرا سیر دەکەین قۆناغی یەکەم هەرێمی کوردستان بەرەو بچووکبوونەوە چوو. دواتر ئەو دەتوانین بڵێن ئەو بڕیاری محکەمەی ئیتیحادی کاتێک بڕیاری داکەوە گرێبەست و تەنان یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانیش نایاسی و دەبێ هەڵ نایاساییە دەبێ هەڵبەشێتەوە گرێبەستەکانی کۆمپانیا نەوتەکانیش دەبێ هەڵبەشێتەوە. ئەوەش توانین بڵێن گورزی دووەم بووکەوە بەبر هەرێمی کوردستان خۆت خۆی لە خۆی خۆیدا ئەو گورزانە بۆ دەسەڵاتدارانی هەرێمە بەڵام بەداخەوە دەتوانین بڵێن باجەکەی خەڵک دەیدات زیاتر. ئێستاش بڕیارەکەی دادگای فیدرالیەوە بۆ چونت بزانم پێتان وایە ئەو بڕیارە تا چەند کاریگەری دوورمەودا و درێژخایانی لەسەر ئابووری هەرێم دەبێت؟ خۆی بەداخەوە ینی هەر لە زۆر لە وڵاتە دیکتاتۆرەکانی شەروایە کاتێک سزای ئابووری یان سیاسی یان دیپلۆماسی یان تەنانەت هێرشی سەربازی لەسەر دیکتاتۆرەکان دەکرێت وڵاتەکەش دەبێتە ینی لایانی سەلبی ئەو بازە دەوی بدات. بۆیە لە هەرێمی کوردستان وایە ئێستا محکەمەی ئیتیحادی و عێراق و تەنانەت دەوڵەتە ئیقلیمیەکانیش و تەنانەت دەوڵەتە جیهانی نێودەوڵەتەکانیش سیاسەتی نێودەوڵەتیش وایەکەوە دەسەڵاتدارانی هەرێم تەحجیم و بچووک کاتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا خودی قواری هەرێمی کوردستانی بچووک دەبتەوە خودی خەڵکەش زەرمەند دەبێت. بەڵام لەبەر ئەوەی زیانێکی گەورە کراوە ئێستاش نەچووە بچێت. ئێستا وا چاکەکەەوە هەرێمی کوردستان سیاسیەکانی هەرێمی کوردستان واز لەو سیاسەتی عینادیە بێنن لەو عینادە سیاسی واز بێنن و بەرەو بەغدا بستنەوە بۆی بتوانن. بەڵام ئێستا مادام باسی عینادی سیاسیت کرد ئێستا سەرۆکایەتیەکانی هەم ئەنجومەنی وەزیران هەم پەرلەمان هەم هەرێمی کوردستان بە تەواوەتی بڕیارەکەی دادگای فیدرالی لەبارەی نادەستوری بوونی گرێبەستنەوتی و گازەکانی هەرێم ڕەت دەکەنەوە. پێتان وایە ئەم ڕەتکردنەوەیە چه خزمەتێک بە بابەتەکە دەکات هەرێمی کوردستان هەم لە ڕووی یاسایی هەم لە ڕووی سیاسیەوە هێزی ئەوەی هەیە بڕیارەکە ڕەت بکاتەوە؟ خۆی بەداخەوە ینی پێم سەیرە من بەیاننامەی یەکەم جار بەیاننامەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان سیر کرد دەڵێم داوا دەکەین لە دادگای فیدرالی لە حکوومەتی عێراقەوە پێداچنەوە بە بڕیار بکاتەوە. خۆی نازانم دەبێ یاساناس و ئەو هەموو ڕاوێژکار لە ناو سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان چی دەکەن. خۆی بڕیاری دادگای فیدرالی دەوترێت بات و مولزیمە
باتە بۆ معنای ئەوەی کەوا بە هیچ شوەیەک دووبارە ناکرێتەوە بناقشە ناکرێتەوە دەرگای بە دوواداچوونی قەپات دەبێت ملزیمیشە بۆی کەوا ملزیمە بۆ هەموو دەسەڵاتەکان نەک تەنها بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەتی عێراقیش و بۆ پەرلەمانی عێراقیشکەوە پێ و پابند بن چۆن ئێستا سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان داوا دەکات پێداچوونەوە بۆ بڕیارە بکرێت ئەو نیشانەی ئەوەیە یەکەم شارەزایی یاسایی و دەستوریان زۆر لاوازە دوو هەروەکو عینادی سیاسی شەو لەبەرەوەی دەڵێن پێشتریش باسم کرد ئەوان زەرمەندی یەکەم دەبن لەوەیکەوە ئەو گرێبەس دەوتانێکەوە کردیانە پارەکە بۆ جیرفانی خۆیان دەچینە بۆ میلەت بۆ ئێستا خەمی پارەکەی خۆیانتیان خەمی گەندەڵەکەی خۆیتیان خەمی ئەویانکەوە ئەو گرێبەستانی بە ناشەفافی ئەنجامیان داوە دێنە سەر ڕووناچی و ئاشکرا دەبن و لایەنە بەرپرسەکان محاسبە دەکرێت بۆیە ئەوانە ترسیان لەوە هەیە نەک ترسیان لەوەیەکەوە قوارەی هەرێم و سەربەخۆی هەرێم و ئەو قسانێکەوە دەکرێت بەو قسە بریقانێکەوە هەوڵدەنکەوە خەڵکی پێچەواشەکەن بەڵام خۆشبەختانە ئێستا خەڵک لە بەرزترین ئاستی بڕوانامە و ئاسی ڕۆشنبیری لەگەل نزمترین ئاستی بڕوانامە و ئاستی ڕۆشنبیری هەموو خەڵک شارەزا بۆ ئێستا دەزانێت دەسەڵاتدارانی هەرێم تەنها بەبەستیان بەرژەوەندی خۆیانە و هیچ پەیوەندیان بە بەرژەوەندی خەڵک نیە بۆیە تەماشا دەکەین زۆربەی هەر زۆری لە سوشیال میدیا خەڵک زۆر خۆشحاڵ بۆ بڕیارە لەبەرەوەی دەڵێن پارەکەم هەر سوودم لێ وەرنەگرتووە ئەو نەوتە سوودم لێ وەرنەگرتووە کەواتە بە بگەڕێتەوە بۆ عێراق بەڵکو بتوانین لە عێراق سوودمەندی کێشەیەکی دیکە هەیە لە هەرێمی کوردستان ساڵانی ڕابردوو کە گرفتی دارایی دروست دەبوو بەگشتی لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان کێشەکە هاوبەش بوو ئێستا کێشەی نەبوونی پارەیان کەمی پارە لە بانکەکاندا لە سلێمانی زۆرە بەڵام لە هەولێر و دهۆک کەمترە کۆمەڵێک گرفت و کێشەی دیکە لەسەر ژیانی هاوڵاتیان زیاد بوون بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی ئێستا کەرتێکی هەستیاری گرنگی وەکو کەرتی تەندروستی بۆی گرفتی داراییەوە خەریکە پەکی دەکەوێت دەرمان لە نەخۆشخانە گەورەکانی شاردا کەم بووەتەوە زبڵ و خاشاک شەقامەکانی سلێمانی تەنیوە ئەوەش بێگومان بەهۆی مانگرتنی کۆمپانیەکانی پاکردنەوەی شارەوە بەهۆی دابین نەکردنی شایستە داراییەکانیانەوەیە پێتان وایە ئەم جیاوازیە لە نێوان پارێزگاکان تا هۆکارەکەی چییە بۆچی حکوومەتی هەرێم هێشتا نەیتوانیوە ئیدارەیەکی ئەوەندە مرکزی و بەهێزی هەبێت تەنانەت لە گرفتەکانی جیاوازی هەبێت خۆی بەڕاستی ئەو تەمەشا دەکەین ئەو وڵاتانێکەوە لە قەیراندا دەبن بە تایبەتی ئەگەر حکوومەتەکانیان دوورکەوت بنەوە لە خەڵکو و لە خەمەکانی خەڵکو و نەیانتوانی خزمەتگوزاری باش پێشکەشم بە خەڵک لە کات خەیراندا سەی دەکەین ئەوە تا ڕادەیەک هەستی دەوڵەتداریان هەیە و هەست بۆ دەکەنکەوە لە داهاتوودا ئەگەر نسنەوە ناو خەڵک و خەڵک نەکەنەوە متمانە نەدەنەوە دەستی خەڵک ئەوە خەڵک لیان هەڵدەستێ و بە داهاتوی خراپیان دەبێت سەی دەکەن معمەر قەزافی پێش ئەوەی بڕوخێ بە چەندین ملیارها دۆلاری خەرج کرد بەس لە پێناوێکەوە تەنانەت پارەی کاشی دەدا هەر عائیلە و هەر خێزانێک بەس بۆ ئەوەی دەمی قەپات کات و نەیڕوخێن لە تەمەشا دەکەین ئێستا لە قەیرانی ئۆکرانیا و رووسیا سیر دەکەین ئێستا و ئۆکرانیا پارە و هەروە بژێوی موچەی سەربازەکانی زیاد کردووە کەواتە دەوڵەت دەبێت استیزابەی هەبێت لە بۆ قەیرانەکان هەوڵ دەکەوە ئەو قەیرانانە بە شێوازی ئیجابی تێپەڕ بکە بەڵام لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد دەوڵەتداری نییە حکومڕانی نییە دەسەڵاتێکی ڕاستەقینی ڕەشید نییە بەڵکو حکوومەتێکی کلوپتۆکراسیە کۆمەڵەت سەتەوە و دەزێک هاتوونە بەناوی دەوڵەت و بەناوی حکومڕانی دانوێ خەڵکی هەرێمی کوردستان بەڕێوە بن بۆیە سەی دەکەین ئێستاش زیاتر جوانتر ڕوونبەوە ئەوەی پێشتر باسمان دەکردەوە دوو ئیدارە و دوو زێنی لێدانە و حکوومەتێکی یەکگرتوونیە تەنها بەناو بەڕووکەش یەک حکوومەتە بەڵام لە ناوڕۆکدا دوو حزبی دەسەڵاتدار و پەیوەندیان بێکترنی ئێستاوا خۆیان لە ناو خۆیاندا بە ئاشکرا ممارەسە و کارە حکومڕانەکەیان و ئەوەی کەشف کردو و پێویست بەوە ناکەوە خەڵک بێت شیکردنەوەی بۆ بکات و باسی ئیجابات و سلبیاتی ئەو حکومڕانی باش ئێستا موچەخۆرانی هەرێمی کوردستان لەم بارودۆخەیە بێگومان زۆرینەی هەرە زۆریان دوو دڵ و ڕاڕا و قەلەقن و چاوەڕێن بەڕاستی موچەخۆرانی هەرێم چاوەڕی چی بن چاوەڕی حکوومەتی هەرێمی کوردستان بن کە بارودۆخەکە ئاسایی ببێتەوە یان چاوەڕی بەغداد بن یان چی بکەن خۆی بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان دەبێت چاوەڕێی دەست و باز و هەروەها شارەکانی خۆی بێت بە تەماوی ئەوەکەوە حکوومەتی هەرێم بەناو حکوومەتی هەرێمی کوردستان بێت چارەسەری کێشە و قەیرانەکان بۆ بکە
ناکات بەڵکو قەیرانەکان زیاد دەکات بۆیە باشترین چارە سەر ئەوەیەکەوە خەڵک بەخۆی بێت فشار بخاتە سەر ئەو دەسەڵاتە هەوڵداکەوە بتوانێت نوێنەی ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێت هەوڵداکەوە لە شەقامدا فشار بکات لە فەرمانکان فشار بخات بۆی بتوانین زیاتر فشارەکان بکاتە بۆ نمونێ ئێستا هەر ئەمڕۆ نیازیان هەبوو هەردوو حزبی دەسەڵاتکەوە بڕیارێک دەرکەن لە پەرلەمانی هەرێمی کوردستان ئەو بڕیاری دادگای فیدرالی سەبارەت بە نەوت و یاسای نەوت و وازی هەرێمی کوردستان و لێبەستەکان ڕەت بکەنەوە بەڵام لەژێر فشاری جەماوەر و هەروەها سۆشیال میدیا و تەنانەت دوای لێ هاتکەوە حزبەکانش کشانەوە نەیانتوانی پشتیوانی پشتگیری ئەو زۆرە بڕیارە بدەنکەوە بێن ڕەتی بڕیارەکەی دادگای فیدرالی بکەنەوە بە شێوەیەکی بڕیاری یاسایی لە پەرلەمانی هەرێمی کوردستان کەواتە تا ڕادەیەکی زۆر دەتوانین بڵین فشاری خەڵک هەروە سوۆسیال میدیا هەروە قسەکردنی خەڵک ڕۆلی زۆر دەبێت بۆ ئەوەیەوە بتوانین فشارش ڕاستەقینی بکات لەسەر ئەو دەسەڵاتەوە چیتر بەردەوام نەبن یان بەلای کەمی فشارەکانی دەسەڵات کەمترکەنەوە لەسەر خەڵک زۆر زۆر سپاس بەڕێز دکتۆر ڕەعەت ڕەفعەت مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵم بوویت بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت